بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام. مایکی پەیامی ئەم جارەم لە کتێبخانەیە تایبەت بە خانە کوردیەکان لە فامیلیمۆ مەبەستمانە لە خاوەنخانەکان و لە سەردانیکەرانی پێشانگاکەش بپرسین کە تا چەند خواست بۆ پەرتوک و ناونیشانە ئاینی و ئیسلامیەکان هەیە و ئەو خوێنەرانەی هەن زیاتر لە چین و توێژەکەن. لەگەڵماندا بن و بینێت. السلام عليكم. وعليكم السلام سرگیانم. چاودڵمان ڕۆم بوو ببینی. واتان پارێزێ منش خۆشحاڵم بە خزمەتتانەگەم. مامۆستایگیان. مامۆستا تا چەند پێت وایە ناونیشان و پەرتوکە ئاینیەکان خواستێکی زۆری لەسەراوە سەردانیکەرێکی باش بۆ ئەم خانانەی کە بەرابەری پەرتوکە ئاینی و دینیەکان ئەفرۆشن زیاترە. بسم الله الرحمن الرحیم. والله من زۆر نییە هاتمە ئێرە. بەپی تەجروبەی جەنابیش و بۆ پێشانگاکانی تر بوو بەگلەیی کە کتێبە دینیەکان ئیسلامیەکان ئەو نەخواستیان لەسرە کە حەق وایە ڕێیان لێ بگیرێ، ینی خەڵکێک هەبوو نەیاربوو پێشنیاری ئەوەیە کرد کە فلتەرێ لێ بدرێ کورە ئەم کتێبانە سەرچاوی تونند و تیژی بن لەوە چێ، ینی دیار بوو ئازار گەی بوو بەو کەسانە ئێشیان پێگەی بوو. بەڵام ئێستا کە هاتم وا ئەبینم پیشانگای ئەم ساڵ تۆزێ بێنازی پێوە دیارە هی بێ موچەیی و ئەم بارودۆخ و قەیرانە کەڵەکە بووانە وای کردووە بێنازیەک هەیە لەوە چی هۆکارێکی تریشی ئەوە بێ یەکەم جارە لەم شوێنە و لەم مۆڵە ئەکرێتەوە، هێشتا خەڵک ئاشنا نەبووە. اینجا هەڵە تێگەیشتنێکیش هەیە کە ئەوترێ پێشانگای کتێبی کوردی خەڵک پێی وایە کتێبی تری تیانە نەعەرەبی و نەغەیری عەرەبی، بەڵام تایەتی، بەڵام تەنیا ئەوەندەیە خانە کوردیەکان پێشانگاکەیان کردوێتەوە بەشداری بوون، خانەی تری عەرەبی لە دەرەوەی وڵات نەهاتوون. ئەم هەڵە ڕاستکردنەوەی گرنگ بوو چونکە هەیە خوازیاری کتێبی عەرەبیە خۆی هەر ئەوەی اختصاسیەتی ئەڵێ بەخوا ئەمە لەوە چ لە تایبەتمەندی من نەبێ و سەردان ناکا، بەڵام فعلەن کتێبی عەرەبی زۆری تایە، کتێبی بەسوودیشی تایە بەڕاستی. کتێب زۆر هەرزانە، زۆر واتایەکی لەو کتێبانەی کە ئەمڕۆ لەگرتووە کتێبی مامۆستا عەلی باپیرە بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسڵمانان تا چەند یەک کتێب نییە، 4-5 کتێب ماشاءالله. لەبەرەوەی مامۆستام زۆر خۆشەوێ کتێبەکان هەر بۆ بەرەکەتیش بێ هەر ئەیان بم 4-5 کتێبە، بەڵێ ئەمە عەقیدەی تەحاویە، ئەمە کێ شایستەی منبەر و میحرابە هەرهی جەناوی مامۆستایە لە خانەی ڕەنێو بەڵێ زۆر بەڕێزەوە. ئەمە چاوەسێدا گەڕانەوەیە، ئەمە مرۆڤ ینی بژاری خۆی بکا لە ئاکار و خۆخدە خراپەکان بۆ تەسکیەیە کشتی بەسوودن بەڕاستی. مامۆستا پێشووتر تا چەند ئاوێتەی کتێبەکان نووسینەکانی مامۆستا عەلی باپیر بووی تا چەند؟ من هەر لە تقریباً لە ساڵەکانی 83وە کە ئەتوانم بڵم لەو کتێبانەی تازە گەیشتن لای ئێمە لە دوای 83 ئەو مناقشەیەکی هەبوو، ناوێکی سەیری هەبوو، ڕەبەرێک نازانم چی بە لەگەڵ مینێکا بوو، حتا لە بیرمە پێی ئایەتی فەڕەت من قەسوەرەی تیا بووە. بەڵێ ئیتر لەوێوە هەنێن و سەر هەن زۆر لە خزمەتی کتێبەکانیانە. یەکێک لەوانە بەڕێز جەناوی مامۆستا عەلی باپیر، مامۆستا عەبدولعەزیز پارەزانی، مامۆستا حەبیب محەممەد سەعید خوا لێیان خۆش ببێ، مامۆستا سەلاحەدین، مامۆستا عوسمان عەبدولعەزیز خوا لە گوناهیان خۆش ببێ. ئەمانە لەو نووسەرانە بوون، مامۆستا حەسەن پێنجوێنی کە زۆر سوودم لێبینیون، ئەتوانم بڵێم ئەوان بوون کە ئێمەیان دروست کردووە. مامۆستا وەکو جەنابەت ئاماژەش پێکرد ئەم چوار پەرتوکەی مامۆستا عەلی باپیر، پێم خۆشە باسێک لەوەکە لە ڕابردووە چ کتێبێکی مامۆستا زیاتر سەرنجی ڕاکێشاوی و ئەمڕۆ چۆن بوو بڕیاردا چوار ناونیشان لە کتێبەکانی مامۆستا وەکوڵێ بکڕیت و بەدەستی بێنیت. مامۆستا عەلی باپیر من وەک بڵێ خۆم بە شایستەی ئەوە نازانم بڵێم تەقیمی نووسینەکانی بکەم، هەڵسەنگاندنی بۆ بکەم، بەڵام ئەتوانم بڵێم لە دوای 2005ەوە مامۆستا عەلی باپیری کۆن تێپەڕیوە، مامۆستا عەلی باپیری نوێ هەیە، وەکو چۆن سەعیدی کۆن و سەعیدی نوێ هەیە.
یعنی ئێستا جورئەتێکی گەورە و خاوەن ڕەئی خۆیەتی جێپەنجەی هەیە قسەی هەیە ئەتوانم بڵم یەکێک لەو شتانەی زۆر بە جەریئانە بۆ ڕابوونی ئیسلامی زەرور بوو ئەو کتێبە بوو کە قسە لەسەر بۆنە و یاد و ئەوە ئەکا لەسەر مۆسیقا و گۆرانی و کۆمەڵەشت یعنی کۆمەڵەشت هەبوو ئەتوانی بڵێ خلافی بوو ئێمە خۆمان لە ڕێی ئەو بەڵگە بەهێزانەوە کە هەبوون پێمان وایە کە ئەمانە شتی ڕەوان و ئەمانە بەشێکن لە پێداویستی ژیان و بەشێکن لەو شتانەی ئاوێتە بوون بە کۆمەڵگەی کوردەواری نابێت نامۆیان بکەین بە خۆمان خەڵک وەک پێویست گوێی لە ئێمە نەئەگرت بەڵام کە مامۆستا فعلەن بەنووسین هاتە مەیدان و ئەمە یەکلا کردەوە ئەمە ئەتوانم بڵێم قەبزەیەک بوو یەکێک بوو لەو شتانە شتێکی نەوعی بوو و ئەو تەفسیرەی جەناوی مامۆستاش دیسانەوە ئەتوانی بڵێ تەفسیرێکی زۆر نەوعیە بۆ کەسێک کە بیەوێ ئیسفادە بکا بە بڕوای من ئەو تەفسیرە بخوێنێتەوە ینی پوختە و پاڵفتەی چەندین تەفسیرە بەڕاستی تا چەند ئەلحەمدولیلا هەستەکەی کە هەم چاپخانەکان بە تایبەتیوانەی کە پەرتووکی ئیسلامیان هەیە خوێنەری سەردانیکەرێکی باشیان هەیە و خوێنەری ئیسلامیش لە برەوایە تا چەند ئەوە درک پێەکەن لە ڕووی چەندایەتیەوە قەبارەوە نەگەستە لە پیشانگاکانی پێشروتە سەلماوە کاک کتێبی دینی مەرجنی هەمووی ئیسلامی بێت دینی و ئیسلامی ینی پەرۆشێکی زۆر بۆی هەیە خوێنەرێکی زۆری هەیە بەڵام من وەکو خاوەن فکرێ وەکو کەسێک کە لە بواری فکری ئیسلامی ئایشەکەم ئەمە لە نیوەیە بە ئاماژەیەکی باش دەزانم لە نیوەی ترە پرسیارەکەم ئەو بابەتانەی خەڵک زۆرترەی خوێنێتەوە چەند قوڵایی فکریان هەیە چەند گۆڕان دروستەکەن چەند فکر بیناکەنەوە چەند جیهانی هاوچەرخ بە ئینسانە نێسێنن چەند ڕەهەندێک و پاشخانێکی ڕەسەنایەتی قوڵی ئیسلامی بۆ ئینسانەکان دروستەکەن چەند وایان لێکەن پارێزبەندێکی فکری سەردەمانەیان بۆ دروستکرد نەبن بە نێچیری فکری ساختەی ئیسلامی و دینی لەم سەردەمەیە کە لە دەوروبەری خۆمانە بینین لە هەموو حاڵەتێکە ئەوە ئەرکی بیرمەند و نووسەر و ڕۆشنبیر و سەرکردە سیاسی ئیسلامیەکانە کە ئەو ئاراستە بن بە ئەو شتە بۆی کە لە ڕاستە ئەو پەرۆشە بۆ خوێندنەوە قوڵای پێبەخشن ئاراستەی پێبەخشن بۆی ئەرکی فکری نوێی بۆ دیاری بکە لە کۆتایی ئەم کتێبانش بە فلتەرێکان نەهاتوون بۆ ئەوەی لەو مەترسیانە بە شێوەیە لە شەوەکان کە جنابوتن نیوەیەتی مان پارێزیێ و لە هەمان کاتیشدا ئەو خوێنەرانەی کە هەن با بڵێن جناب بە دینی و بە ئیسلامی ناوبردن لە کۆتاییە تێکەڵبوون لەگەڵ ئەوە مەترسی هەیە بەڵێ بەشێک لەو سەرچاوانە مەترسیان هەیە بەشێک لەو سەرچاوانە مرۆڤ بەرە و سەختگیری و تەشەدو دەبن بەشێکی بەرەو تونڕەوێ بن بەشێکی بەرەو کاڵبوونەوەی قوڵایی فکریە بن مرۆڤێکی سادەی لێ دروستەکەن لە هەموو حاڵەتێکە من ناڵەمەوە سەرچاوانە نەبنیانیان خوێنینەوە یا هەموویانوان بەڵام بە دڵنیاییەوە گەن مرۆڤ قوڵایەکی فکری نەبوو دێدێکی ڕاستەقینە نەبوو ئەگەر تەرازویەکن نەبوو شتی پێڵ سەنگێنی ئەکرێ بە ناوی خودی دینەوە ببی بە قوربانی فکری دینی ساختە ببی بە قوربانی نووسینی ساختە خەڵکمان بینیوە گەنجمان بینیوە لە سەرتاوە بۆ نمونە هەندێک کتێبی خوێنەوەتەوە کە کۆمەڵی پێوەر و یعنی چوارچێوی بۆ عەقڵ و بیرکردنەوەی داناوە کە لە دوای زۆر زەرری لێ کردووە یعنی بۆ بە ئینسانێکی نامە لە کۆمەڵگاکەی خۆیان بۆ بە ئینسانێکی تونڕۆ لە کۆمەڵگاکەی خۆیان ئیسلام بۆتە سەرچاوی جۆرە لە بارگرانی بەسەریەوە لە باتیەوەی ببێ بە ئاسۆیەکی هەناسەدان و خۆدۆزینەوەیەکی نوێ لە دنیایەکی جەنجاڵ و پڕ لە ئەرک و ناخۆشی سەردەما دکتۆر لە ماوەی ڕابردوودا وەکو جەناب ئاماژە پێدا پێشانگاکانی دیکەش و ڕاستی سلماندۆ کە خوێنەرە هەم دینیەکان وەکو جەناب ئیسلامیەکان خوێنەری باشەیە و جەناب باس لەوە کرد کە بێ بە ئاگاییەک و هۆشیارێکی زیاترەوە بێت باشە بۆچی خوێنەری ئەوانی دیکە تەنانەت کێبڕکێکی ئەو تۆش لەگەڵ بابەتە دینی و ئاینەکان ناکەن هۆکارەکەی بۆچی گەڕێنیتەوە یعنی هەستەکەی خوێنەری ئەمان زۆر لە پێشترە لەوەی دووەم و سێیەمەکە بۆچی ئەگەڕێتەوە ئەوان لاوازیان ئەم زۆر بەهێزەیان ئێستا پێویستێکی حتمیە بەهۆی ئەم بارودۆخێکە هەیە جارە نابێ شتەکە بە تەواوەتی دابشکەین ئەمان و ئەوان یعنی کتێبی ئیسلامی و نائیسلامی لەبەرەوەی کتێبانی بابەتی فکری گشتین مێژووی کوردن ئەدەبیاتن شتی فکری جیهانین ئەتوانین بڵین هاوبەشن لە نێوان ئیسلامیەکان و یە خوێنەواری ئیسلامی خوێنەواری خەڵکێتر بەڵام ئەگەر بینە سەر جوغزە بچووکەکە لەبەرەوەی کە ئێمە ئێستا لە ململانەیەکی ئایدۆلۆژی تونداناژین لە کوردستانە ململانێ جەمسەری بەرامبەری ململانی فکری ئیسلامی چەپ بوو مارکسیزم بوو ئێستا چەپبوون و مارکسیزم پاشکشەیەکی زۆری کردووە ئێمە لە شەستەکان و هەفتەکان و هەشتاکانە ناژین ئێمە لە دۆخێکی نوێ یاژین تەنانەت ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر لە قۆناغی پاش مارکسیزم و ئەو ئایدۆلۆژیە ئاژین کە جەمسەری بەرامبەری فکری ئیسلامی بوو
ئایدۆلۆژیەکی تریش نەهاتەوە پڕیکاتەوە بەتابەتی مەسەلی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات و دەسەڵاتداری هەندێک لە پارتە سیکولارەکان و ناڕەزایەتی خەڵکو و هەموو ئەمانە بۆشایەکیان دروست کردووە ئەوان نەیانتوانێەوە بە فکری پڕیکەنەوە تەنانەت بەڵام لەم دووەوە عادەتەن کە نەتەواتی پاشەکشاکە کە ئایدۆلۆژیاتر پاشەکشاکە دوایمین پەناگە و سەنگەری ئینسانێکی باوەڕدار چێت دینە یعنی یەچێتەوە بۆ سەنگەرە دینیەکە یەچێتەوە بۆیێ مانای ژیانی لێوەرەگرێ مانای ئازاری لێوەرەگرێ مانای خۆش و ناخۆشی لێوەرەگرێ بۆی لەژێر بارە دۆخە سەختەکانە ڕوخێ ئەمە لێرەوەیە کە بۆشایەکی فکری هەیە بۆشایەکی هەیە و فشارێکی دەرونی زۆر هەیە و نەڕزایەتێکی زۆر لە دەسەڵات هەیە هەموو ئەوانە بۆشایی دروستەکە ئەو بۆشایە زۆرترینی گوتارە دینیەکە پڕێکان. جەنابوو وەکو سەرپەرشتیاری خاڵە پێشانگای کتێبی کوردی لە فامیلی مۆڵ شاری سلێمانی تا چەند هاوشێوەی ڕابردوو خوێنەرێکی باشی دینی و ئیسلامی هەیە لە پێشانگاکەەوە سەردانتان دەکەن ڕۆژان. لە ڕاستیەکە گوشیار لە ڕابردوو ئەوەی ئەوترا هەندێک بەناو ڕۆشنبیر و ئەوەی کە تەنها ئەوە کاکە هەر کتێبی ئیسلامیە فرۆشرێەوە ئیسلامیەکان سەردانەکەن بەداخەوەی کە بینیمان ئەوەی کە ئێستا لەم پێشانگای ئەوەی بینن لە پێشانگای کتێبی کوردی لە سلێمانی ئەم چۆڵەی هەیە هی ئەوەیە کە ئەوانەی کە ئەوترا ئیسلامی و خوێنەری ئیسلامی کتێبەکڕن ئەوانە نیان بۆ ئێمە حاڵەکەیەتی یعنی بەداخەوە ئەوە سێ ڕۆژە پێشانگای کتێبی کوردی کراوەتەوە چۆڵ و هۆڵێکی زۆری پێوە دیارە و ئەوەی ئەمە تێبینیمانە کرد ئەوەی کە تەنها خەڵکی ئیسلامی و بانخواز و مەلاو ئەوە لە ڕاستیە بە دەرکەوت ئەوە تەنها خەڵکانی دیندارن خەڵکانی حجرەکانن ئەخوێننەوە وغێری ئەوان خەڵکی ترمان نەبینی یعنی ئێستا خەڵکێکی زۆر دێ هەتا نووسەرەکان من نووسەرم بینی و لەو برادرانی کە باسیەوە کەن تەنها کتێبی ئیسلامی فرۆشێ ئالێرەوە هاتووە چوو لەسەر ئەو مێزە لێو بخۆی دانیشتووە و سێری کتێبیشی نەکردووە لێ یاوە ساو ڕۆشوەتەوە ڕخنەش لەو کەسانە ئەگرێ کە کتێبەکڕن ئەو کەسێکی کە کتێبەکڕێ هەڵبەتە زۆرتر وەکو وتم ئەوانەی کە عاشقی کتێبن و ئەخوێننەوە ئەمڕۆ وە گرنگی پێیان خەڵکانی دیندارن وەوە تا بەڕاستی سەلماگەر سێریشی ئێرە بکەیت لە هەموو کتێبخانەکان بپرسی بڵێ حاڵتان چۆنە لە زۆر خراپە بۆ لەبەرەوەی ئەو خەڵکەنە نەهاتوو لەو ئەوەی کە ئەوان پیانە و خەڵکی حجرە و مزگەوت و فەقێ و خەڵکی دیندار و مەحاجەبە و ڕیشدار و چی ئەوە نییە بۆیە ئێرەوە حاڵەکەیەتی ئەم سێ ڕۆژە شنەکە جناب دەڵی بەراو بەڕابردوو سەردانی بۆ پێشانگاکە بە گشتی کەمە ئەمەش بڵنێ زۆر کەمە باشە ئەگەر هاتمە زیاتر خواست لەسەر چی ناونشانێک هەبووە زیاتر خواست بۆچی کتێبێکەیە کاک وشیار واقعە یعنی ئەگەر هەر کەسێک هەرچی لەسەر بڵێەوە قسەیەکە کە جێ ناگرێت کەڵک ناگرێت ئەمڕۆ وەکو عەرزم کردیەوەی خوێنێتەوە چییە خەڵکی دیندارە وە خەڵکیش ئەسڵ ئێستا چیە خوێنێتەوە کتێبی دینیە خوێنێتەوە ئیتر تۆ پێت خۆشە پێت ناخۆشە چۆن بیری لەکەی تۆ چۆن بڕیاری بۆی ئارەزوی خۆتە شانێکمان پێ بڵێ زیاتر خواستی لەسەر بکوان ئێستا یعنی ئەمە کتێبەکانمان تقریباً ئەم ژیانی پێغەمبەری مەزنە ساڵسەلەم کە لە نووسی مامۆستا عەبدولعەزیز پارەزانیە لەم پێشانگایە لای ئێمەوەی چێک بوو لەو کتێبانەی کە خواستێکی باشی لەسەر بوو ئێستا لە مانگی ڕەبیع الئەوەلی شاین ئەو بۆ خۆی یەکێکە لەین لە بابەتەکانی دیکە ئێمە دوابەر هەمان نامەکانی مەلیک مەحموودە کە 243 نامە لەم بەرهەمایە بڵاو کراوەتەوە لە بڵاوکراوەکانی خاڵە و 94مین بەرهەمێتی ئەویش ئەو بەرهەمەیە کە لەم پێشانگایە خواستی زۆری لەسەر بوو کەواتە هەموو لە دەوری مەلایەتی و وەکو لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و بابەت ئاینەکان ناسوورێتەوە من عەرزم کردی وازحە یعنی ئەوەی ئەخوێنێتەوە ئەمڕۆ خەڵکی دیندارە و خەڵکی دینداریش کتێبێکی ناوێت کە ئەوەی کە نووسێتی خۆی قەناعەتی پێ نییە کتێبێکیەوێ ئەسڵ و فەسڵێکی هەبێ کتێبێکیەوێ پەیامێکی تیاابێ سوودێکی پێ بگەێنێ مامۆستا تا چەند پێتان وایە خوێنەری دینی و پەرتووکە ئیسلامیەکان لە برەوایە و لە ڕابردووشدا ئەوە سلماوە لە پێشانگاکان هەوکارەکەی بۆ چیە گەڕێنەوە بە ناوی خۆی گەورە لە ڕاستیدا باوەڕم وایە جوداکردنەوەی چەمکی ئەوەی کتێبی دینی و غەیرە ئەوانە باش نییە زۆر دەقیق باوەڕ وایە مرۆڤی هاوچەرخ زۆر بخوێنێتەوە
هەمیشە وەکو چۆن جا ئقرا چۆن لە خۆی ڕەب العالەمین کەم ئاەتی قورئانە باسی کردووە زانایان بە نەکیرە باسی کردووە هەموو شتێ بخۆین تۆ باشە یعنی باش و منفعەتی خۆی زۆرە بۆیە کتێبە ئاینیەکانەوانی کە سەبارەت بە ئاینی ئێمەوە کە کتێبی ئاینی مەسە کە کتێبە ئیسلامیەکانە نەک هەموو ئاینانەی ئاینی زەمینی و ئاینی ئاسمانی و لەم قسانە زۆر ئەوەکان زۆرترن چونکە یەکەمیان ئەوان خۆ لە پەراوێزی کۆمەڵگاژین کەمتر شتیان بەدەسە واتە پایبەند و ئایندارەکان وان بەڕاستی کەمترین شتیان لە بەدەسە ئێستا باوەڕێن وایە کە دنیاشیان لەلایەن دەسەڵاتدارەکانەوە بە شێوەیەک لە شێوەکان دزراوە بۆیە یانەوە قیامەتیان نەدزرێەوە چاچی بکەن باشی بکەن یعنی خۆیان و خانەوادەی خۆیان پێپەروەردە بکەن خۆ مەعیبەیتیان نییە یعنی هەر کەسێ لەو بابەتەی خۆی خوێنێتەوە وەکو چۆن هەر پسپۆڕیەک ئەچێ بۆ پسپۆڕی خۆی بۆ شارەزای خۆی کەواتە ئەمە دیوی باشە بەڵام دیوەکەی تری باوەڕم وایە شوێنیش دایمەوە چۆنەڵێ تەوقیتی مێژووی گرنگە ئێستا ئەم تەوقیتە خراپە چونکە دۆخی ئابووری هەرێم و کوردستان و ناوچەکە زۆر خراپە کاریگەری لەسەر تاک و گیرفانی هاوڵاتیش داناوە یەکێکی لەوانە و شوێنێکم پێشنگانەی لێکرێتەوە پێشنگانە نابێت لە ناو شوێنێکی وا بکرێنەوە کە بەڕاستی ئەم باوەڕمە ئەمە جۆرێک گەڵێ ڕیکلامەکە بۆ ئەم فرۆژگا و شتانە ینی چونکە تۆ لێرە کتێبە کڕینەک ساکردنەوەی ئەم کاڵانێکەیە بەڵام هات باشە مامۆستا پێم خۆشە ئەگەر دەرفەتە بێ ئەو دوو پەرتوکەی کە کردتان با یارمەتی بە ئەم دوو مۆبایلە و یان لێ وەربگرم بۆەوەی بزانین ئەو ناونیشانانی کە ئەمڕۆ هەڵبژاردووە تا ئێستا چین و چی وای کردو ئەم ناونیشانانە هەڵبژێری بۆ یارمەتی و بەم ئەزانم مۆبایلە بەدەستەوەی ئەنی بە چاوی وڵە کۆڵێ بە دوایە گەڕام ڕیکلام نەبێ بۆ ئەمە هیوادارم بۆ کتێب قەینا ڕیکلامی بۆ کتێب قەینا وەختەکانی شاق بۆوانەی لە شاق ساڵانێکی زۆر مێژووی کورد لە شاق بوون واتە پێشمەرگایەتی تیا بووە لەوێ لە ئەنجامی مامەڵەی زۆر و نوکتە و شت دروست بووە بەندە بەو پێی کە ئەوە هەمووکو کەسایەتی بکە هەی هەمەکو ئەوەی کە زۆرێک لەوانم بیستەوە دیوە بەس حەزمەکەرم سەرچاوی ببینم ئابزانم ڕاستەقینەکان چین چونکە هەندێک سەرکردە هەبوو نەرخۆیان توانیوانە نوکتە دروست بکەن شارەزا بوون لەو تەکنیکا مامۆستا من بەرکردم لەگەڵ جەنابتا هەبووە جەنابیش لە نوکتا باشی سپاس دەکەم سپاس دەکەم حەزی لەو جانبە هەیە هەر زۆر یعنی زۆر لە کۆن و تازەکانیش مەم خوێندوێتەوە خۆشمەیزانم زمانێکی باش بەتایبەت کە بەریەکەوتن زۆرە بێ لەگەڵانێت چین و توێژە سایان و ئیسلامیەکان کەمتر قسەی خۆش و غەزان لە حاڵەکە ئێمە بەخەر هەموو کەس قسەی خۆش و شتی باشە زانین یعنی ئەوە زۆر کەواتە ئەمەیان نوکتەکانی شاخ نوکتەکانی شاخ کۆمەڵێک لەو ڕووداوە خۆشانی لە سەردەمی شاخ ڕویان داوە کۆکردنەوەی مامۆستا ئازاد سابیر عەلی ئەی ناونیشانی دووەم مامۆستا ئەمە ساگیان کردوێتی کچەکەمە حەزی لەم شتانەیە ئەمە پێم وایە ڕۆمانە بەڵێ ئەمە کڕوێتی من ڕۆمان و چیرۆکۆ شتانم حەزێ نییە چونکە بەڕاستی باوڕمایە جۆرێک لە خەیاڵە ئێمە دوور نەکەوینەوە لە واقع باشترە مامۆستا بەندەکە ڕۆمانم خوێندبێتەوە هەستەکەم ڕۆمان زۆر یارمەتیدەرە بۆ ئەوەی زمانێکی فەسیحە هەبێت یان بۆ دەستەواژە پەقی نەکەوێ یان لە قسە تەکنیکی نووسینەبی فێری چۆنەتی داڕشتنی باشەبی چۆنەتی ئەوەی پێدەوترێت سیاغا ئەو کاتێمە لەو دیوانەوە زۆر پێویستمان بە سەرچاوی باش و گەڕانی زۆر هەیە من دووفاتێکەکەمەوە خوێندنەوە لە هەموو بوارەکانە گرنگە تایبەت بۆمانێک کە تازە دەست پێکەن ئەنێ و ڕۆهینە گەورانە بەتایبێت بەڵام بۆ من ئێستا ئەوەندە باقی نییە چیرۆک و ڕۆمان چونکە ئەم دوور مەخاتەوە لە واقعە چونکە زیاتر شتێکەکەم لە چەمکەکان ئەگەر چی پێویستە هەموو کەس چۆنەڵێن لە تەکنیکی ژیانە ئالەیەکی مۆسیقی یا جۆرێک لە وەرشەکان بزانێ هەموو کەسیش پێویستە کۆمەڵی ڕۆمانی جیهانیە بیزانێ کۆتا قسەم و پرسیارم جەناب وتانی ئایەخانی کشانە پێم وابێ تا چەند گرنگە منداڵەکانمان بۆ شوێنانە بێنی من باوەڕم وایە خۆیان بێن باشترە تا بۆی بکڕی خۆیان بێن هەڵی بژێرن ڕەنگە هەڵە بکەن تۆ ڕاستیەکاتە بۆیان زۆر گرنگە باوەڕم وایە هەموو مناڵەکانی هەرێکێکمان هەمویان خوێنەر نین چۆن لە ناو مناڵەکانی ئێمەشایەکێکیان باش خوێنەرە و حەزەکە و بەسەر کتێبە ئامێنێتەوە بەو شێوە گەڕانی خۆیان لە مسکردی کتێب و دیمەنەکانی کتێبخانە و پێشەنگاکان بخۆی گرنگە وانش فێرە بن ژیان دیوەکانی تریشی زۆر هەیە هەر دیوی پارە خەرجکردنینە لە ئەوانترا بەڵکو دیوی جدیاتشە.
کتێبخانەیە ناونیشان و زمانی جیاوازی لە خۆگرتەوە بۆەوەی هەموو زمانەکان هەموو چی توێژەکان سوودمەن. ئێمە وەک خانی دامەزراوی ڕەنێ و کە لە بواری هیزری و فکری لە ژێر دروشمی ڕاستی و ڕەسەنایەتی و هاوسەنگیدا کار دەکەین سەرجەم و بەرهەمانی کە لە لای ئێمە بەردەستە و خراونەتە ڕوو بەرهەمەکانی جەنابی بەڕێز مامۆستا عەلی باپیرە. جەنابی مامۆستا لە زۆر بواردا دەنووسێت لە بواری سیاسی، کۆمەڵایەتی، مێژویی، ئاینی، فکری و چەند بوارێکی تریشدا. و هەروەها بەرهەمەکانی بەڕێزیان بە زمانی ئینگلیزی، بە زمانی عەرەبی و بە زمانی کوردی لە لای ئێمە بەردەستن. پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی زیاتر هەم لەم پێشانگای هەون پێشانگەکانی ڕابردووشە کوام کتێبانەی مامۆستا زیاتر خواستیان لەسەر. تەفسیرەکەی جەنابی مامۆستا خواستی زۆری لەسرە و خوێنەران زۆر داواکەن کە چاپی تازەی بێت بە هەموو بەرگەکانی بەردەست بێت چکە لە ئێستا دەتەنا 3 بەرگیمان لەلایە و بەردەستە لە هۆکاری نەمان لەبەر زۆری خواستە ئایا هەوڵێک هەیە لە ڕێگەی ڕەنێوەوە چاپی زیاتری ئەم تەفسیرە بکرێن ئینشاڵڵا؟ بەڵێ پێداچوونەوەکەی تەواو بووە تەنها ئەوە ماوە کە دووبارە چاپ بکرێتەوە ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا ئەویش بڵاو دەکرێتەوە. پێم خۆشە باسێکی ئەم بۆکسم بۆ بکەی تایبەتمەندی بۆکسە چی؟ ئەم پاکێجی کە ئامادەمان کردووە بۆ خوێنەران 40 بەرهەمی مامۆسای تێدایە لە 150 داشکاندنی بۆ کراوە کە نرخی پاکێجەکە 50,000 دینارە. ئەمە خوێنەر دەتوانێت سوودمەند بێ لە زۆرترین بەرهەمەکانی مامۆستا وەک لەوەی کە بێت تاک بیکڕێت دەتوانێت 40 بەرهەمی مامۆستا بکڕێت بە کەمترین نرخ. خواستەیە بۆ ئەم جۆرە بۆکسانەش لەن بەڵێ خواستی لەسرە بەڵام ئەوەیە هەندێک خوێنەر پێی خۆشە وەک لەوەی کە پاکێجێکی وەها بکڕێت تاک بیکڕێ و شەکەوێتەوە سەر خواستی خوێنەرەکە کە پێ باشە ئایا پاکێجێکی لەو شێوەیە یەک جار 40 بەرهەمی مامۆستا بە کەمترین نرخ بکڕێ یاخود تاک ئەو بەرهەمە بکڕێت کە خۆی سوودی لێ بینێ. پێم خۆشە باسێکی تەفسیرەکانی مامۆستان بۆ بکەی کە ئێستا بەردەستە باسێکی ئەوم بۆ بکە تا چەند خواستەیە بۆ تەفسیرەکانی مامۆستا پێم وابێ چاپی زۆر بەشیان کەم بۆتەوە پێویستی بە دووبارە چاپکردنەوە. تەفسیرەکەی مامۆستا خواستێکی یەکجار زۆری لەسرە و چاپیشی نەماوە تەنها چەند بەرگێکی کەمی لە ئێستادا بەردەستە ئەویش تەنها بەرگی سێەمە و بەرگی دەیەم و بەرگی 11 تەنها ئەو 3 بەرگی لەلای ئێمە بەردەستە و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکدا چاپی تازەشی بڵاو دەکرێتەوە ئەو کاتە خوێنەر دەتوانێت سوودمەند بێ لە سەرجەم تەفسیرەکانی مامۆستا. ئەو دوو کتێبەی کە باست کرد کە خواستی زۆر لەسەر پێم خۆشە هەر ئیشارەتیان پێ بێ کتێبەکە لە نزیکەوە ببینین. کتێبانەی کە زۆر خواستی لەسرە لەلایەن خوێنەرەوە ئەوەی کە پڕفرۆشترینە کتێبی ئیبن عەتائیلای ئیسکەندەری یەکێکە لەو کتێبانی کە خواستێکی زۆری لەسەر و پڕفرۆشترینە و هەروەها کتێبی قورئانی مەزن کە بە هەمان شێوە خواستێکی زۆری لەسەرە و خوێنەر زۆر سوودمەند دەلێ و زۆریش دەکڕێت. تا چەند وەکو خوێنەرێک هەست بەوە ئەکەن و لە ڕابردووشە هەست دەکەم ئەوە سەلماوە کە خوێنەری پەرتوکە ئاینی یاخود ئیسلامیەکان زیاترەوە خوێنەرەکانی زیاترن ئەمە تا چەند لای جنابیش و ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کە خوێنەرەکان زیاتر خوێنەری پەرتوکە ئاینی و ئیسلامیەکان. بەڵێ دیارە لە هەموو پێشانگاکانە لە کوردستان ئەم ڕاستیە سەلماوە کە ئەوەی زۆرتر کتێب بخوێنێتەوە خەڵکە پابەندیانی چە پابەندەکەیە بۆ زۆرینی و کتێبانی کە فرۆشیان هەیە یا ڕەواجیان هەیە و خەڵک گرنگیان پێدا ئەو کتێبان کە پەیوەندیان بە بابەتی ئاینیەوە هەیە بابەتی ڕۆحیەوە هەیە ثەقافەی دینی و ئەم بابەتانەیان تایە بەشێکی ئەم بابەتە پەیوەندی بە هاندانی بەردەوامی مامۆستایانی ئاینیەوە هەیە کە هانی بەردەوامی گەنجان خەڵکی مسلمانەدەن کە پێویستیان بەردەوام بە خوێنەوەکردنەوە هەیە پێویستی بەردەوامیان بەوە هەیە کە ئەگەیان لە لایانی معریفی و لایانی معلوماتی خۆیان بێ بگومانەمە کاریگەری گەورەی هەبووە بەشێکی دیکەی پەیوەندی بەوەیە کە ئیسلام دینێکی زانستویست و زانست خوازە یەکەمین ئاەت کە لە قورئان دابەزی و ئاەتی ئیقرا لەم ناڵەیەمە ئەمە ئەچێ بە جۆمانە بێگومان ئەمە کاریگەری هەیە بەشێکی دیکەی پەیوەندی بەوەی خەڵکی پابند خەڵکی پەیامدارن خەڵکی پەیامدار خوێنێتەوە خۆی تازە کاتەوە بە دوای معلومات ئاگەڕێ بەڵگەهێنانەوە بۆ خۆی زیاد دەکات تەنانەت ئەو کتێبانی کە کتێبی غەیری ئاینین ینی سەرنج بدە ئەو کەسانی پابندن ئەچەند کتێبی غەیری دینی شەکڕن ینی زۆر کەم وایە کەسێک کە پابند نەبێ بچ کتێبێکی ئاینی بکڕێ بەس زۆر حاڵەتی لەم جۆرە ڕۆدا کەسێک مەسەلەن ئیلتزامات و پابندێکی ئاینی هەیە لە چک بەسەرا ڕیشی هەیە مەسەلەن دەچێت لە هەندێک جۆری کتێبەکڕێت کە هیچ پەیوەندێکی بە عەقیدە و بیر و باوەڕیەوە نییە ئەم حاڵەتشمان زۆرە بەڵێ ئەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرە و لە هەموو شوێنێکم حاڵەتەمان هەبووە زۆر گرنگە ئەمە ئیسمارکەین و بەرهێنانی تیا بکەین و ئەم حاڵەتە زیاد بێ کەم نەبێتەوە نەبێتە مای غرور و لە خۆبایی بوون و لود بەرزی و کتێبکڕین بۆ پڕکردنەوەی کتێبخانەکان و ڕازاندنەوەی ناو ماڵەکانمان نەبێ نەڵێن کتێبخانەکەمان شوێنێکی تایە ئەوەندەیەتون کتێبێکی ئەوەندە بکڕم نا کتێب بۆ ئەوە بێ کە گۆڕانکاریمان تیا بکە چکە بەڕاستی کتێبە گۆڕانکاری نەکە کتێب نییە کاکە سۆ دڵنیام زۆربەی کاتەکان لێرەیت
هەست ناکەیت کەمێک سەردانی کەمە بۆ تەواوی پێشانگاکان و بۆ خودی کتێبخانەکەش هەندێک پرسیارم کە دۆڵێن بەهۆی ئەوەیە گەڕاستی شوێنەکە تۆزێ نامۆیە بۆ ئەمە یان کتێبەکان نامۆن بە شوێنەکە ئەمە کاریگەریە بۆ یان نا قەیرانەداراییەکە و ساربوونەوەیەکەیە. وڵا بێگومان یەک هۆکار نییە ینی لەگەڵ برادرانەش باسمان کرد فرا هۆکارە فرا ڕەهەندان بابەتە بەشێکی پەیوەندی بە شوێنەکەەوە یەکەم شوێنە بۆ ئازانم یەکەم جار بەیە کتێبخانەی تیا پێشنگای کتێبی تیا بکرێتەوە شتێکی تازەیە ینی سەردانکەرانی ئەم شوێنە کەمتروان بەشێکی دیکە پەیوەندی بۆی ئەسڵان خودی سەردانکەرانی شوێنە جاروار بیانین گەشتیاری دەروی سلێمانی خەڵکی سلێمانی نین یا کورد نین بنمونە پێشنگاکەش ناوی پێشنگای کتێبی کوردیە بەشێکی دیکەی ئەو سروشتەی کە بۆ ئەم شوێنە گونجاوە ڕەنگە کتێب نەبێ ینی تۆ لێرە فیستیڤاڵی پشیلە کراوەتەوە مەسەڵەن ینی هەر لە هەفتەی ڕابردووە لێ قەرباڵغیش بوو ئەی بۆ بەمە قەرباڵغ نییە بەس بەڕاستی لە هەموو هۆکارانە گەورەتر بابەتی مادی و دارایی و نەبوونی موچەیە یعنی ئەوە ئەمڕۆ 15 ئەوە موچێمانگی حوت خەڵک وەرنەگیر وەری نەگرتووە ینی بێگومانەمە کاریگەریی گەورەی نەرێنی هەبوو لەسەر ژماری سەردانی کەرا بە کورتی بابەتی سۆشەڵ میدیا و کتێب تەسیری هەیە مەبەستەوە مەشغوڵ بووین بە سۆشەڵ میدیا کاتەکانمان زۆربەی بۆ ئەوە و هەندێک جا کتێبی دەنگیش تا ڕادێک ئەبێتە جێگرەوە تا ڕادێک ئەمانە کاریگەری هەبوو خۆی بێگومان و کاتێ مرۆڤ ناتوانێت کتێبی وەرەقی واتە هارد کۆپی پێ بکە ناچارە پەنا بۆ سوفت کۆپیە با بۆ نسخەی نەرمە بایانی کە خۆی بینێتەوە لە کتێبی دەنجی یا کتێبی PDF و شێوەکانی بەشێکی ناچاریە بەڕاستی توانای دارایی یەک خوێنەرەکە کتێبی وەرەقی بکڕێ یا کاتی نییە مەسەلەن لە ناو سیارایە زۆر جار ناوتون بەلای گوێگرێکی مەڕێنمایمان وایە کتێبی دەنجی بەکار بهێنرێ بەڵام ئەوەی کە سوشیال میدیا و مۆبایل کاریگەری هەبوو بێگومان کاریگەریە بوو یعنی وەکو ڕۆژی ڕوون دیارە کاریگەسە من و تۆ هەمووشمان هەبووە ینی لەسەر خوێنەرە زۆر جددی و چاقەکانیش بووە کەسێکە لە ڕابردووە کتێبێکی زۆری خوێندەوە ێستا بەهۆی کاتبەشی کاتەکانی بۆ مۆبایل و تەکنۆلۆژیای تەرخانەکە تەرکیزی پەرتە بێت تااقەتی نامێنێ سکرۆڵینگ کاتی زۆرەگرێ بێگومان کاریگەری سلبی هەبووە پێویستمان بۆی ئەمە ڕێک بخینەوە دووبارە. لە ڕاستی ئەمە بۆ خۆشەویستکردنی کتێب لە لای گەنجەکانمان لەو جیلە تازەیە پێویستمان بەوەیە بەڕاستی پلانمان بۆم بابەتە هەبێ بۆ ئەوی خوێندنەوە بکەین بە شتێک بەشێ بێ لە کولتورەکەمان باش نییە ئێستا بۆ نمونە ئێمە وای لە هاتوان دەجا لەبەر کەمی ئەوەی کە خەڵکی بینیم خوێنێتەوە دیمەنی خوێندنەوە لە شوێنە گشتەکان بۆ تەشتێکی دەگمەن لامان یعنی ئەگەر کابرای بینی ناو پاسەکە خەریکی خوێندنەوە بەراتەوە سەیرێکی بین لە باخچێکا دانیش پێ کتێبێکی بەس دەسەوە بێت لە خۆتەوە لار عەجیب و غەریبە بۆ تشتێکی نامۆ هۆکارەکەش ئەوەیە بەعام دوورین لی ئەم دووربوونەوە کە لای خەڵکیش ئەم شتێکی نامۆ بێ بۆی بتوانین ئەمە بگۆڕین پێویستمان بۆیە هەر یەکەمان لای خۆمان لە مناڵیەوە بۆ چاودۆرەکان بۆ مناڵەکانمان بۆ خوشک و براوچۆکانمان لەو مەرحەلەیەوە دەستکەین بە ئاشناکردنیان بە کتێب یعنی بۆ نمونە کابرا چەندێک مشهوریەوە ئاخوا کە ئایپاد شتێک بۆ مناڵەکەی بکڕێ ئەو نەمشهوریەوە بکە قەیدەکە جارێ با کتێبێ بێ کە ئاژەڵی کتێب خەڵک گشتی گەورە تێنەگا یعنی تۆ جارێ بەس بۆی مناڵەکە دەست و پەنجەی لەگەڵ پەڕە و کاغەز ئاڕابێ ئەوەندە کافیە کە تۆ پەرتووکێکی بۆ بکری وێنەی بکە هەر بۆی تێبگا قەڵەمە گرێ بەدەستەوە و شتێک کێشێ ئەو ڕەنگی کە ئەو دایانێ مانایی هەیە مانە ئەدا بە وێنەکە ئەم هەستە لای مناڵ وردۆ کە دروستە بێ تەمەنیشی من پەرۆدەنێتە ناوەنداڵم ئەوەی لای مهمەوەیە لەو تەمەنەوە ئاشنایی هەبێ مناڵ لەگەڵ پەرتووکە لەگەڵ کتێبە لەگەڵ قەڵەمە ئێتە وردۆ دۆ مناڵە حەزی لە وێنەیە دوای قۆناغی تر گەورا بێ چیرۆکی بۆ کڕی بۆی وێنەکان ببەسرێنەوە بێکەوە ڕووداوەکان بەسرێنەوە بێکەوە ئەمە لەو تەمەنەوە دەست پێەکە تا چێتە قۆناغەکانی دواتر و گەورە بوون کە پرۆسەی هاندانی مناڵ هاندانی گەنج بەوەی کە تۆ کتێبی بۆ هەدیە بکەی کتێبی پێ بکڕی یا سەردانیم شوێنانی پێ بکەی ئێمە بۆن مەمە شوێنێکە پێشانگایەکی کتێبە پیرەکە مۆزوجا لەوەی کە ئایا ئێمە گەنجەکانمان گەرمانەوە جەوێک پیاسەیەکیان پێ بگۆڕین بیرمان لە بیان بۆ لای مەطعمێک بۆ سەوڵەکە بۆ شوێنێک لەم شوێنانە جەوێکیان پێ بگۆڕین بەڵام کەم بیرمان هەیە لاوی بیانەینە پێشانگای کتێب جەویان پێ بگۆڕین وەک ئەوەی ئەمە بۆ جەوگۆڕین نێ بۆ دڵخۆشی نەبێ مەفروضیشە ئەسڵەن کە دێ خۆی چێژە بینێ یعنی گەنجێ بێنە نەش خوێنێتەوە بڕوا بکە نەش خوێنێتەوە بەس بێت سی ناویشانی سەد کتێب بکات لە خۆچی ناویشانی کتێبەکان نووسراوە چۆن فیلم زمانابی بەلای سەنجڕا کتێبی کابرا نووسراوە چۆن دڵتەنگ نابی دڵتەنگ مەبە کتێبی کە نووسراوە پلاندانان بۆ ژیان ئەم تایتڵ جیاوازانە ئەبینە ڕەغبەی لا دروستە بێ حەزی لا دروستە بێ بەس ئێمە تا چەندی سەرواکەین ئەم گەنجانە بێنە پێشانگایانە بێت سۆشیال میدیا دوورەکەوێتەوە سوشیال میدیا دوورەکەوێتەوە بەدلەوە ئەچەرم ناڵم دوورکەوتنەوە لە سوشیال میدیا بەڵکو شتێکی تر بەدیلێک دروست ئەبێ خۆی وردەوە قەرارەیان لە مستەقبەلا کاتی کە بۆ مەتەرخانکە بەلایەوە خۆشە بەلایەوە میدیا کاریگەری هەبووە بۆ کەمبوونەوەی خوێنەرمان مەسەلە ئەوەیە سوشیال میدیا
مناڵم ئەوە کاریگەری بۆ کەمی خوێنەوە بەسەرەوەی سوشال میدیا کاتەکەی بردووە ئیتر نەماوە کات لەم لا بۆ خوێندنەوە یعنی ئەم تەواوی کاتەکەی بۆ خۆی قۆرخ کردووە تۆ هەر کەسێک کە بینەری ئەمەیە بۆ نەبات موبایلەکەی دوای دەربنەسەی تایم سکرینی موبایلەکەی کات چەند دقە سکرینی موبایلە ئیشی کردو شاشەکە هەڵبووە کەسەری ئەو ڕێژە زۆرە سەعاتەکەی چەندین سەعاتە یعنی جای لە ڕۆژگای کات نزیکەی 6 ساعات شاشەی موبایلە هەڵباڵکراوی ماوە تواتە 6 دانە ساعات من لەسەری بوومە بەسەری سوشال میدیا گرفتەکەی ئەوەیە بێەوەی ئاگات لێبێ کاتەکەتە بە کات برا تو کاتێک نامێنێتەوە کاتە بخوێنەوە ئێمەش خوێنەوە جوانترین قسەیەک لەسەری ئەڵێن خوێنەوە کە ئینسان یەک کات و زەمەنی دیاریکراوی عمریا چەند عمرێک بژی بۆ لەوەی عمرێک لە ڕابردوواژی عمرێک بۆ تەحلیلی ئێساژی عمرێکیش بۆ مستەقبەلێژی پێشەوەی کۆتایی بە بەرنامەکەم بێنم پێم خۆشە سەرنجشان بۆ دوو بابەت ڕابکێشم یەکەمیان ئەم پەرتوکە یاخود ئەم کتێبەی مامۆسایە ڕێگای ساڵحبوون و بەرەو خواچوون کە 7 جار چاپ کراوەتەوە ئەمەش نیشانەی ئەوەیە کە یەکێکە لەو پەرتوک و کتێبانەی کە زۆر ڕەغبەتی خوێنەرانی لەسەر بووە لە هەمان کاتیشدا بابەتێکی دیکە سەرنجی ڕاکێشام کە ئەم نووسینەی مامۆستا کە کتێبی سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزمی لە تەرازووی ئیسلامدا لە ساڵی 1970 نووسیوێتی و لە ساڵی 1964 چاپ کراوە نوێترین کتێبی مامۆستاش لە ساڵی 2026 خێزان لە ئیسلامدا ئەمەش نوێترین ئەتوانین بڵین کتێبی مامۆستایە کە نێوانی ئەم نووسینی ئەم دوو کتێبە 45 ساڵە منیش لەبەرەوە بڕیارمدا کە ئەم کتێبە وەکو یەکێک لە نوێترین کتێبەکانی مامۆستا بەدەست بێنم و بیخوێنمەوە هیوادارم ئێوەش سەدانی ئەم پێشانگە و خانەی ڕەنێو بکەن بۆ ئەوەی خۆتان بەهرەمەندکەن بە کتێبەکانی مامۆستا عەلی باپیر و نووسەرانی دیکەی بەتایبەت ئیسلامی تا بەرنامە و بە یەگەشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپادە زایان ناکات.